پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو دابەزیەوە و چۆتە ژێر سفر لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ تا کاتەکانی دوانیوەڕۆ کەش و هەوا تا ڕادەیەک سەقامگیر دەبێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا پلەکانی گەرما هەردا بەزیەوە کەش و هەوا زۆر ساردا و هەروەها خێرایی با چالاکە لە هەندێک کاتدا بۆ سەر و 35 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا خێرایی بایەکە چالاک دەبێت. دەمەوێ هەر لە نێو ئەم بەفرە جوانەی شاری سلێمانیەوە پێشبینیەکانی کەش و هەواتان پێ بڵێم. کەشناسی ئاماژەی بەوە داوە لە کاتەکانی ئەسر و دوانیوەڕۆوە شەپۆلێکی تری بارانبارین و بەفربارین لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا دەست پێ دەکات، بە تایبەتی لە شاری سلێمانی و لە شاری دهۆک. واتە سەرەتا ناوچە بەرزەکان، شاخاویەکان و هەروەها ناوچە سنووریەکانیش دەگرێتەوە، دواتریش ئەگەری بەفربارین لە نێو سەنتەری شارەکاندا دەبێت، بە تایبەتی لە شاری سلێمانی. بەڵام لە ناوچە سنووریەکان پلەکانی گەرما بە جۆرێدا دەبەزێ کە بۆ 16 پلە بۆ 20 پلەی خوار سفردا دەبەزێ و هەروەها لە ناوچە شاخاویەکانیش لە 0 پلەی سەدی بۆ 10 پلەی خوار سفردا دەبەزێ و لە ناو شارەکانیشدا لە 0 بۆ 5 پلەی خوار سفردا دەبەزێ. واتە ئەم شەپۆلە جارێ بەردەوام دەبێت لە ئێستادا کەمێک کەش و هەوا جێگیرن لە کاتەکانی دوانیوەڕۆ و عەسرەوە شەپۆلێکی دیکەی بارانبارین و بەفربارین تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دەگرێت و کەشناسی پێشبینی ئەوە دەکات ئەم شەپۆلە تاکو کۆتایی ڕۆژی سێشەممە بەردەوام بێت.